سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، خۆم بە خۆشحاڵە زانم ئەمڕۆ لەناو کۆمەڵێ مناڵی چاوگەشی سلێمانیە ئەمڕۆ گفتوگۆکەین لەگەڵ مناڵان بۆ ئەوەی بزانین ئەیانەوێ پشووی هاوینیان چۆن بەسەر بەرن لەگەڵمانە بن. باشی ناوت چییە؟ درێ ڕەشیان سپی حەزت لە درێ سپیە؟ زۆر حەزم لە درێ سپیە، درێ ڕەشیش خۆشە. چەند ڕەنگی هەیە درێ بزان مەزانی؟ ئەدەی سپی زەرد ڕەش ئافەرین هەربژی تۆ لە پۆلی چەندی؟ باشە درێ ئەو وێنەی چییە لەسەر بلوزەکە؟ میکی ماوس بۆی کردووە ئەوێ واتە هیچ نازانم وایە؟ ئەی تۆش دەزانی؟ لەوانەکانتا باشی؟ هەر بژی درێ دوای قوتابخانە نزیک بوونەوە لە وەرزی هاوین ئەو کاتە پشت قوتابخانەیە وایە؟ تۆ چی دەیت خولێکەوە؟ حەزت لە چ خولێکە؟ بۆ نمونە خولی مۆسیقا، خولی وێنە کێشان، خولی چنین ئەچیتە و شوێنانە؟ ئافەرین پشوەکانی خۆ بە باشی بەرەسەر باشە؟ هەر بژی گۆرانی ێزانی؟ نازانی؟ ئەی نوکتا زانی؟ ئافەرین درێجان یەک چەپڵێ بێز بۆ درێ. باشی؟ ناوت چییە؟ مینا بۆ خۆی مینایە چووتێ گوارەی لێ گوایە وایە؟ منیش گوارم کەمە گوێچکەم؟ نابێ بۆچی؟ ئافەرین هەربژی مینا لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێیەمینم بڵێ کە ژاوەی ژینم ئەوە بێ یانە بڵێ لە پۆلی یەکەمینم بڵێ کە ژاوەی ژینم وایە؟ باشە پێم بڵێ تۆ لە چوانەیەکان زۆر باشی؟ کوردی هەربژی ئەبێ گرنگی بە زمانی کوردی بێ پێش هەموو زمانەکانی تر وایە؟ باشە تۆ لە هەوینە ئەچیتە خولەوە؟ چ خولێکە پێ خۆشە؟ خولی زمانی کوردی؟ باشە جگە لەو خولانە ها بۆ نمونە خولی وەرزش هەیە، خولی وێنە هەیە، خولی زمانەکانی زمانی کوردی عەرەبی ئەو شتانە هەیە وایە؟ ئەچیتە چ خولێکەوە چ خولێکە پێ خۆشە تۆ فێری چی بی؟ ئینگلیزی وەرزش. ئافەرین هەربژی دەوتوانە زۆر گرنگن لەبەرەوەی بە زمان زیاتر چاومانەکرێتەوە و شارەزای زمانەکانە بین وایە؟ باشە تۆ مناڵپارێزە زایی چییە؟ مناڵپارێز ڕێکخراوێکە لە کوردستان هەیە چەندین بنکەی هەیە کازیوەی هەیە کازیوەی سەرشەقامی هەیە کازیوەی سەرای هەیە لەم شوێنانەیە خولەکرێتەوە بە دایک و باوکێ بڵێ ئەگەر بێ خۆش بوو لە پشۆکانی هاوی نابوو بەن بۆوێ باشە؟ زۆر باشە گۆرە نێزانی؟ نازانی؟ ئەی چەپڵا زانی بۆ بنی لێبەی؟ چەپڵەش نازانی؟ زیز بووم تەواو هەوڕێکەم نازانێ چەپڵەم بۆ لێبە زۆر سپاس هەوڕێکەم چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ڕەن ئافەرین ڕەن تەمەنت چەندە؟ هەشت لە پۆلی چەندی؟ سێ ئافەرین هەربژی ڕەن تۆ لە کاتی پشوەکانە پاسکی لێیە پاسکی لێخوڕی لە کاتی پشووە؟ ئافەرین بۆچی ئەبێ تەنیا لە کاتی پشووە پاسکی لێخوڕی؟ چونکە ڕاضە. ئافەرین چونکە وەرزشێکی زۆر باشە دواتر ئەبێ لە پشۆکانە ئێمە کاتی خۆمان بەسەر بەرین بزانین چۆن پشۆکانمان بەسەرە بین کاتی خوێندن تەنیا بۆ خوێندنە وایە؟
تۆ چ خولێکت پێخۆشە ئەتێ فێری چ شتێک ببی ئینگلیزی هەر بشی بۆچی حەز لە خولی ئینگلیزیە چونکە خۆم ئینگلیزی زانم ئینگلیزیە زانی ئافرین هەلەو یانی چی یعنی چۆنی باشی گۆرانی زانی نازانی ئێوە ئەوڕێوە زانێ دەبا بچی بۆ لایەوە چۆنی ئەوڕێکەم باش تۆ باشی ناوت چییە ڕاستان ڕاسەر ئەویش ناوی ڕەندا ئێوە هاوڕێن تەنیا وەبزانی براشە باشە تۆ تەمەنە چەنە دا وی ئەو شتە جوانە چییە لە دەساتی پێم پیشانە ئەوە چییەوە بازن هەم نیش سعاتم لە دەسات تۆش سعات لە دەستکە باشە بۆ ئەی کاتەکانی خۆ بە باشی دابەش بکەیت و بزانی کاشمێر چەنە باشە تۆ چ خولێکە زۆر پێخۆشە کاراتی ئەوە زانی زۆر باشە ئافرین بەردەوام بچنە و خولانەوە بۆ ئەوەی سوودی خۆتان هەبێ بۆ ئەوەی سوودی هەبێ بۆتان باشە ئەی شتێکی تر نوکتا زانی نوکتا هەتی نوکتەیەکم بۆ بکە ڕۆژێکە من هاتم بۆ مەکتەب ڕفیقێکم کەوتە و دەستی کردم بە گریا وتم بۆ دەسە کردە بە گریا وتی ئاخە کەوتم وتم ئاخە کەوتن گریای زۆری یاکەم زۆر گریا منیش بۆی بەگری بۆ بووە ئەو ڕێکە و زۆر گوناح بۆ زانی زۆر سپاس ئەو ڕێکەم دەست خۆش چۆنی ئەو ڕێکەم باشی ناو چییە کارینا زای ناوی چییە چییە دی ناوی کچەکە ناوی کارینا کاپورە ئەفەرین کارینا کاپور ئەکتەرێکی هێندیە زۆر باشە تۆ هەندیە زانی منیش نازانم ئەی شتێکم پێ بڵێ گۆرانیە زانی گۆرانی هەتی گۆرانیەکەم بۆ بڵێ لە سەرەتای ساڵەوە براکان و خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتەبکرا پشووی هاوی برا و جانۆرە قوتابخانە کە بۆ زانی هێلانێ بە یەکتر شادەبینەوە ڕێگەی خوێندن ئینەوە تاکەی فەلاح دیوانی چنۆ ئافرین هەر بشی یەک چەپڵی بێز بۆ ماوڕێمەند چۆنی باشی ناو چییە یاران ناوێکی زۆر خۆشە یاران تەمەنە چەنە 8 ساڵ تەمەن درێژ بێ هەر بژی لە پۆلی چەنی ئافرین چوانێکە زۆر پێخۆشە یارە ئینگلیزی پێم خۆشە لە پشووی هاوینا چی بکەیت چی بۆ گەشتیان چی بۆ خول و شتیوە بۆ خول چ خولێکە زۆر پێخۆشە میوزیک زۆر باشە تۆ ئەزانی کازیوەی سەرشەقام و کازیوەی سەرا بەردەوام و خولانی تایە بەدایە و باوە بڵێ من بەر بۆ وێ لە پشۆکانە بۆ ئەوەی کاتی خۆ بەسەر بەریت و بۆ خۆ بە ئارەزووی خۆ چی خولێگەڵ بژێری باشە ئەمێ بی بە مۆسیقیەکی زۆر باش لەدات و ئەی گۆرانیە زانی گۆرانیەکەم بۆ بڵێ دەی کوردستانم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوەی پڕ بە دڵ ئەی پارێزم وەکو سەربازی گەلە خاکە ئەمڕۆوەی چیست و چالاکم کوردستان دەستپارێزم بە هەموو توانە و هێزم زنگم دەکەم بە قەڵخان بۆ بەرگری نیشتی ئەفەرین هەر بژی یەک چەپڵی بێز بۆ یارانگیان تەمەن درێژ بی یارانگیان زۆر سپاس چۆنی باشی ناوت چییە شاکۆ ئەفەرین کاکە شاکۆ واتای ناوەکە و چییە زانی باشە تەمەنە چەنە شاکۆ 9 ساڵ هەر برژی شاکۆ لەوانەکاتە زۆر باشی زۆرە خوێنی وانەکانە بە باشی خوێنیتەوە لە ماڵەوە خۆ ئامادە کردو بۆ تاقیکردنەوەکان زۆر باشە هەر بژی ئەی بەنیازی لە پشووی هاوینا چی بکەیتەوە بچیتە خولێکەوە وایە بچمە دەورەی بیرکاری هەر زۆر باشە ئەوە گرنگی بەوانەکانە بە لە هاوینا پشووەکی زۆر باش کاتێکی زۆر باشە لە بەردەما بۆ خۆ بە ئارەزووی خۆم چۆرە خولێکەوە باشە شاکۆ گیان گۆرانیە زانی ئەی وەراوە هیچ نازانی نوکتە نوکتێکە بۆ بکە دەیبات پێ بکەنی ڕۆژێک مناڵێک لەگەڵ ماڵەوانە ئەچێ بۆ سەیران لە کاتی سەیرانەکە شەڕە ئاو ئەکەن لە کاتێکە کە ئەکەوێت دەستەکە بە گریان دایدایکیە بۆ لێ ئەڵە بۆچی دەستەکەی بە گریان ئەڵە دا پڕ ئاویان دام و منیا خز بە عەرزە
ئەفەری نارە نارە چۆنی باشی منیش زۆر باشم نەزانی ناوم چییە؟ زیتەڵە تا ئێستا منە نەبینیوە دەبەردەوام چاو لەسەر شەرشەی پرسات بێ بۆی من ببینی باشە؟ نارە لە پۆلی چەنی؟ سێ ئافەری سێی با نارە تۆ لە پشوویاوینە چ شتێکەکەی؟ وەڵا ئەگەر بڵێم هینەکەم ئەچم ڕەقسەکەم سەماکەی ئەچیتە خولی سەماوە ئەوە زۆر باشە لەبەرەوەی سەمای بالیان سەمایەکی جیانیە ئەو کاتە ئەتوانی گرنگی پێبەی دواتر لە پاشە ڕۆژە بی بە مامۆسایەک و تۆش مناڵانی تر فێرکەی وایە؟ هەر بژی نارە گۆرانیە زانی؟ هەندی گۆرانێکم بۆ بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خەمە دڵ و چاومانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەیپارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو جانەوەی زم دەکەم بە قەڵمان بۆ بەرگری نیشتیمان ئەفەرین ئەمیشە سەربەرز بی نارە گیان هەر بژیە چەپڵە بۆ نارە ئەفەرین تۆ چۆنی؟ چەپڵەکە و زۆر بێز بوو یەک چەپڵەی بێز بۆ من ئای چۆنی ناو چییە؟ فێری ناوێکی زۆر خۆشە فێری تۆ بە منە فێری؟ گاڵتاکە فێری تەمەنە چەنە؟ ئەبی بەنۆ زۆر باشە ئافەری تۆ لەوانە کاتا باشی بە باشی خۆ ئامادەکردووە بۆ تاقیکردنەوەکان ئەفەری ئەی پێ خۆشە لە پشوویاوی ناچی بکەی پاسکیل لێ بخوڕی زۆر باشە پاسکیل لێ خوڕین وەرزشێکی زۆر باشە ئەی پێ خۆشە بچیتە خولەکانەوە ئەفەری چ خولێکە پێ خۆشە جومناستیک ئەو وەرزشێکی زۆر باشە ئەوە ئەتوانی خۆ بە پەتاڵواسی ئەوە خۆتەڵێتە سەر پەتێکی تر وایە بەردەوام بە لە گرنگی بە بەهرەکانی خۆ بە بۆی توانەکانی خۆ دەرخەی باشە گۆرانێکە بۆ بڵێ دەی باش زوو هەڵەستم بەیانی بەبێ دەنگی و ئاسانی دەست و دەم و چاوەشم خۆمە گۆڕم نانەخۆم دەست و دەم و چاوەشم خۆمە گۆڕم نانەخۆم جانتا ئەگەرما دەستم ئەڕۆم بۆ جێما بەستم قوتابخانەم خۆشەوێ زانست فێر ئەبم لەوێ بۆ قوتابخانە بۆ قوتابخانە پۆلاوریە و ژیرم شێری هۆش و بیرم چەپکە گوڵی مامۆستا کارێ بۆ لای ڕاوە هەر بژی یەک چەپڵی بێز بۆ نارەیکرا چی؟ فێری لێ بتێک چوو لەگەڵ نارە کێشە نیە چەپڵی بێز بۆ فێری هەر بژی فێریکە تۆ چۆنی؟ من باشی ناوت چییە؟ ئانیا تەمەنت چەنە؟ ئەبی بەنۆ ئەی پار چەند بووی؟ هەشت بوو ئەفەری باشە تۆ لە پۆلیسی وایە؟ لەوانەکە تا باشی؟ زۆر باشە ئافەری ئەبێ وانەکانە پێش هەموو شتێک بێ باشە؟ ئەبێ وانەکانە بەردەوام خوێنی بۆی نمرەیەکی باش بەدەستبێنی تۆ لە وەرزی هاوینە لە پشۆکەیە بەنیازی چی؟ بەنیازی بچیتە دەورەوە چ دەورەیەکە پێخۆشە؟ دەورەی کاراتی ئەتوانی ئەو کاتە لەگەڵ منە شەڕ بکەی شەڕی گاڵتی ناڵێم شەڕی ڕاستینە ئەزانی؟ زۆر باشە ئافەری ئەدیاوکە ئافەری نووی ترسە ئەوە چی بوو؟ باشە گۆرانیە زانی؟ ئەدی گۆرانیەکە بۆ کوردستان ئەم کوردستانم جوانە خوێنە دڵ و چاوانە خۆشم دەوێت پڕ بەدڵ ئەیپارێزم سەربازی گەل و خاکم ڕۆڵەی جست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە هەوێزم سنگم دەکەم بە قەڵقام بە بەرگری نیشتیمان ئەفەری تۆ کوردستانە خۆشەوێ؟ نیشتیمانەکەی خۆ خۆشەوێ؟ ئەبێ هەمیشە کوردستانە خۆش بێ وڵاتەکەی خۆ خۆش بێ نیشتیمانەکە و پارێزی هەر بژیە چەپڵێ بێز بۆ ماوڕێمان چۆنی ئەوڕێکە؟ باشی؟ ناو چییە؟ کارین ئەمیش ناوی کارین بووە بوو تەمەنت چەنە کارین؟ 9 ساڵ هەر بژی کارین تۆ دوای قوتابخانە لە پشوویاوینا بەنیازی چی بکەیت؟ وێنەکردن چیتە خولی وێنە کێشانەوە؟ زۆر باشە تۆ کازیوەکانی سەرا و کازیوەی سەر شەقا مەزانی؟
ئەو شوێنانە بەردەوام خوولەکەنەوە بەدای و باوە بڵێ لە وەرزی هاوی نابوو بن بۆ ئەوێ باشە بۆ ئەوەی سوودی لێ وەرگریت و بچیتە خولێکی زۆر باشەوە لەوێ خولی وێنە کێشانی لێ خولی مۆسیقای لێە خولی زۆر خولی تری لێ ئەدی گۆرانێک کەزانی بۆ بڵێ یان نوکتە زانی دە گۆرانێکم بۆ بڵێ لەسەرەتای ساڵۆگراکان و خوشکەکان ماڕی خۆشەویستەکان و بەتایبەتم تاپشیاویم ڕاجانەوەی کتابخانەیەکەوە زانینە و یەکتر شاد بوونەوە ڕێگاکەم خوێندن نەگرینەوە ئافەرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبن چۆنی باش باشی باش ناوت چییە؟ ناوم ئاوینە ئەوین چۆنی تەمەنە چەنە؟ ڕاتەمەنم نۆیە 9 ساڵ ئافەرین هەر بژی لەوانەکان تا چۆنی؟ باش زۆر باشی یان باش زۆر ئەبێ بڵێ زۆر باشە بۆ ئەوەی نمرەکانە هەمیشە باش بێ باشە؟ تۆ لە پشوویاوینا بەنیازی چی بکەیت؟ وەلا بەنیازم بەیەکەم چی بکەیت؟ لە پۆلا بم بەیەکەم ئافەرین ئەی لە پشوویاوینا بەنیازی بچیتە هیچ خولێکەوە هیچ دەورەیەکەوە؟ وەڵا بەنیازم کە مەکتەب تا بووی چرا دەورە کرا بڕم بۆ دەورەیەک دەورەی چی حەزە لە چه دەورەیەکە؟ ئینگلیزی ئینگلیزی بۆ ئینگلیزیەکە زۆر باش بێ؟ بەڵێ ئافەرین هەر بژی یەک چە بڵێ بێز بۆ ماوڕێمان دەمە درێژبی چۆنی هاوڕێکەم؟ باشە باشی؟ باشە ناوت چییە؟ ئایا ئایا ئافەرین ئایجان دەمە درێژبی تەمەنە چەنە؟ نۆ 9 ساڵ هەر بژی دەی تۆ چۆنی؟ باشە باشی؟ ناوت چییە؟ تانۆ تانۆ ئایا ئێوە هاوڕێترین؟ بەڵێ باشە زۆر باشە ئێوە بەردەوام بێکەوەن بەڵێ وانەکانیشتان بێکەوە خوێندنەوە بەڵێ زۆر باشە ئەبێ گرنگی بە هاوڕێتیتان بن ئەبێ هەوڵمەند بێکەوە ئەبێ کۆشش بکەن لە وانەکانتانە بۆ ئەوەی هەردووتان ببن بە دوو هاوڕێ زۆر باش گرنگی بە هاوڕێتیتان بن باشە ئایا تۆ نیازێ ماوینە چی بکەیت؟ بچم بۆ دەورەی ئینگلیزی بۆ دەورەی ئینگلیزی بۆچی؟ لەبەرەوەی کە ئەگەمە چوارەم پۆلی ئافەرین بۆ ئەوەی ساڵێکی تر ئینگلیزیەکە زۆر باشتریش بێ وایە هەتا زمان بزانی شارەزایی و زۆر باشترە بێ ئەی تۆ بەنیازێ ماوینە چی بکەیت؟ بچمە دەورە دەورەی چی؟ هونەری وەکو چی؟ وەکو ڕەسم ڕسم وێنە کێشان هەر بژی ئەبێ گرنگی بۆ بەهرانی خۆبەی کە هەتا وێنی زۆر باشە کێشی ئێستا بەڵێ زۆر باشە هەر بژی یەک چە بڵە بۆم دوو هاوڕێ عەزیزە چۆنە ناوڕێیان؟ باشن تۆ ناوت چییە؟ ستێلا چی؟ ستێلا ستێلا ئەی تۆ ناوت چییە؟ مینۆ مینۆ ئافەرین بڵی مینۆ هەبوو بیرتە تۆ بڵێکی شیرین بوو دەمە ئاویەکە ئەکرد پێی مینۆ تەمەنە چەنە؟ هەشت ئەی تۆ تەمەنە چەنە؟ نۆ ئافەرین ئێوە قوتابخانەتان خۆشەوێ؟ باشە ئافەرین ئەبێ بەردەوام وانەکانتان بە باشی بخوێنن بۆ ئەوەی دەرچن و بچنە خۆناغێکی تر باشە؟ خۆتان ئامادە کردوون بۆ تاقیکردنەوەکان؟ زۆر باشە هەر بژین یەک چە بڵە بۆم دوو هاوڕێ عەزیزەمان دەست خۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ناوم بانووە بانوو ئافەرین ئەی تۆ ناوت چییە؟ ناو دێنەیە ناوت چییە؟ دێنەیە دێنێ تەمەنە چەنە؟ 9 ساڵ ئافەرین هەر بژی ئەی تۆ بانوو منیش 9 ساڵم هەر زۆر باشە ئێوە بەردەوام بێکەوەن بەڵێ ئەی باشە لە پشوویاوینا یەکتریە بینن کامیان بەڵێ یان بەڵێ ئەی تۆ باشە هەوڵ بەن یەکتری ببینە جارجار سەردانی یەکتری کرد بۆی هاوڕێتیەکەتان بەردەوام بێ باشە؟ باشە ئێوە لە هاوینا بەنیازە بچنە هیچ خولێکەوە؟ ئەی تۆ بۆچی؟ وەڵا نازانم بەڵام لە ماڵەوە بۆ خۆم دەنەویشم ساڵیەکەم ئافەرین ئەوەش زۆر باشە لە ماڵەوە ئەتوان وانەکانتان بخوێنن وانەی ساڵێکی ترتان هەوڵ بن بەرتوکەکانی پەیاکەن بۆ ئەوەی گرنگی بە وانەکانتان بن باشە؟ یەک چە بڵێ بێز هەر بژی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ سیما ئافەرین سیما تەمەنە چەنە؟ هەشت هەر بژی سیما لەوانەکانتان باشی؟ خۆ ئامادە کردو بۆ تاقیکردنەوەکان گۆرانیە زانی؟ ئەی چەپڵا زانی؟ باشە چەپڵەیەکی بەهێزە بۆ لێبە ئافەرین ئەدی ڕێنماییەک بە مناڵەکان ئەو مناڵانەی کە پاسکیلیان پێیە بڵێ مناڵە ئازیزەکان ئەو کەسانەی کە پاسکیلتان پێیە تکایە ئاگاتان لە خۆتان بێ بەسەر شەقامەکانە پاسکیل لێ مەخورن دەی ئەگاتە
سەیری کامێرەکە کە سەیری کامێرەکەکە ئاگاتانە خۆتان بێ کە باسکی لێخۆ لەسەر کۆڵان ئافرین نان بشی یەک چۆپڵی بێز بۆ هاوڕێمان چۆنی باشی ناوت چییە ئافرین تەمەنە چەنە 9 ساڵ باشە یەک شتم پێ بڵێ تۆ منە ناسی من ناوم چییە ئەی نەبوون مناوم زیتەڵەیە تۆ سەیری شاشەی کورسات دەکەی ئافرین بەردەوام چاوە لەسەر شاشەی کورسات بێ لەبەرەوەی بەرنامەی مناڵانی جوانمانەیە فلم کارتۆنی دۆبلار چکراوی جوانمانەیە بەرنامەی ڕێنماییمانەیە باشە ئەی تۆ زۆنیا ڕێکە باشی ناوت چییە ڕەنوو ئافرین ناوێکی زۆر خۆش و کوردیە ڕەنوو گۆران ێزانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ زوو هەڵستم بەیانی بەبێ دەنگی و ئاسانی خۆمە گۆڕم نانەخۆم جانتا ئەگەرمە دەستم ئەڕۆم بۆ جێما بەستم قوتابخانەم خۆشەوێ زانست فێر ئەبێ لەوێ بۆ قوتابخانە بۆ قوتابخانە لە پۆلە ژریە ئەفرین یەک چەپڵێ بێز بۆ هاوڕێکەمان دەست خۆش تەمەند درێژ بن هەردووکتان هاوڕێکە باشی ناوت چییە ڕەنوو تەمەن ڕەنوو ئەوش ناوی ڕەنوو بووە نییە ئافرین دوو ڕەنوو لە پۆلێکا کە خۆشە ڕەنوو تەمەنە چەنە 9 ساڵ ئافرین هەر بشی ئەی تۆ ناوت چییە یاران تەمەنە چەنە نۆ لەم پۆلە دوو یارانی تایە دوو ڕەنووی تایە دوو کاری ناشی تیا وایە ناوکاتان زۆر خۆشە بەڕاستی هەر بژین یەک چەپڵی بێز بۆ من ئەنجام بۆ خۆتان هەر بژین چۆنی باشی ناوت چییە دیە ئافرین ئەی تۆ ناوت چییە مەسی ئێوە ئازان گۆرانێکە بۆ بڵێن بەیەکەوە تۆش نازانی ئەی باشە پێ بڵێن ئێوە لە هەوینە بەنیازت بچنەوە هیچ خولێکەوە خولی چی و پێ خۆشە مەلەوانی ئافرین مەلەوانی ئاواکەی ئەبێ گرنگی بە وەرزش بی مەلەوانی وەرزشێکی زۆر باشە ئەی تۆ چی پێ خۆشە تۆش حەزت لە مەلەوانیە ئافرین هەر بژی یەک چەپڵی بەهێز بۆ خۆتان هەر بژین چۆنی باشی ناوت چییە ئایا ئافرین ئایا تەمەنە چەنە ئەچی بۆنۆ ئافرین ئایا تۆ منە ناسی ناوت چییە زیتەڵا ئافرین ئایا تۆ پێ خۆشە بین باوڕێیەکتری باشە تۆ منە لەکوێ بینیوە باشە ئەی من لەکوێ پیشانەیە ئافرین لە ناو کەناڵی کورسات پێ خۆشە بین باوڕێ بەردەوام کەواتە چاو بەردەوام لەسەر شەشەی کورسات بێ بۆی ئەم هاوڕێی خوب ببینی باشە ئایا گۆرانی ێزانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێ پر بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڵەی جست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو تواناهێزم سنگم دەکەم بە قەڵغان بۆ پەرگری نیشتیمان ئەفرین یەک چەپڵی بێز بۆ ئەیگان تەمەند درێژ بی زۆر سپاس